وەرزی دروێنەی گەنم لە سنووری پارێزگای بەغداد دەستی پێکردووە، بەڵام کەم ئاوی و جەنگ کاریگەریان لەسەر بەرهەمی گەنم هەبووە و بڕیاری وەزارەتی کشتوکاڵیش بۆ کەمکردنەوەی پلانی کشتوکاڵی بۆ نیوە جوتیارانی نیگەران کردووە. ئێرە ناحیەی یوسفەیە لە سنووری پارێزگای بەغدا، جوتیارەکان دەستیان بە دروێنەی گەنمەکانیان کردووە، بەڵام نیگەرانن لە هاوکاری نەکردنیان لەلایەن حکوومەتەوە. الخطة الزراعية السنة سوينا ربع الدولة أنطانا بسببها سماد قليل. پلانی کشتوکاڵی حکوومەت بۆ ئەمساڵ کەمی کردووە، ڕێژەیەکی کەم پەین و ئاومان وەرگرتووە. پێشبینی دەکەم 500 کیلۆ پەین بۆ یەک دۆنم پێویست بێت، بەڵام گەنم سوود لەو پەینە و ئاوی کەم وەرناگرێت. لە ڕابردوودا حکوومەت 50 یان 55 کیلۆگرام پەینی بۆ یەک دۆنم پێدەداین، بەڵام ئەمساڵ 5 کیلۆمان بۆ هەر دۆنمێک وەرگرتووە. ساڵی ڕابردوو ئاو لە بەردەستدا بوو، دەمتوانی 4 جار ئاودێری بکەم، بەڵام ئەمساڵ ناتوانم ئەو دوو ئاودێریەش تەواو بکەم. أقدر أسقي 4 مايات السنة مية ما كملتهن مية. لە کاتێکدا بەهۆی جەنگی نێوان رووسیا و ئۆکراین نرخی گەنم لە جیهاندا بەرز بۆتەوە، جوتیاران دەڵێن حکوومەتی عێراق بەهۆی کەمبوونەوەی ئاو لە ئەنجامی کەمبارانی و وشکە ساڵی 150 ئاودێری ناوچە کشتوکاڵەکانی کەم کردوێتەوە، ئەوەش کاریگەری لەسەر بەرهەمی گەنم دروست کردووە. سەبارەت بە ساڵی داهاتوو پێشبینی دەکرێت بەهۆی کەمبوونەوەی ئاوەوە کشتوکاڵ لە عێراق نەمێنێت. حکوومەتیش بە ڕەسمی پێی ڕاگەیاندووین تا ئێستا پلانی کشتوکاڵی بۆ وەرزی زستانی داهاتوو نیە و ئاوی کۆگاکراویشی بۆ داهاتوو نیە. وەزارەتی کشتوکاڵی عێراق ڕێژەیەکی دیاریکراو گەنم لە جوتیاران وەردەگرێت. ساڵی ڕابردوو 4.2 ملیۆن تۆن گەنم لە عێراق بەرهەم هێنراوە، لە کاتێکدا ساڵی 2020 6.2 ملیۆن تۆن گەنم بەرهەم هێنرا، بەڵام پێداویستی ناوخۆی عێراق 5 بۆ 6 ملیۆن تۆن گەنمە. ودعينا كل الفلاحين على تسليم حاصلهم إلى سيلوات الحكومة. داوامان لەسەر جەم جوتیاران کرد بەرهەمەکانیان ڕادەستی سایلۆکانی حکوومەت بکەن، بەمەبەستی بەدەستێنانی یەدەگێکی استراتیژی باش بۆ وەزارەتی بازرگانی. بە لە بەرچاوکردنی ئەوەی ئەم ساڵ پلانی کشتوکاڵی بۆ لە 150 کەم کراوەتەوە، ڕەنگە 2 ملیۆن و 500 هەزار تۆن بەدەست بێنین. ئەگەر ئەم ژمارەیەمان دەست بکەوێت بەسە بۆ عێراق تا کۆتایی وەرز، واتە نان بۆ عێراقیەکان مسۆگەر دەکرێت تا کۆتایی وەرز. أي بمعنى أنه رغيف الخبز مؤمن لدى العراقيين إلى نهاية الموسم إذا ما حصلنا على هذه الكمية إن شاء الله. وەرزی چاندن لە عێراق لە مانگی تشرینی یەکەم دەست پێ دەکا و لە مانگەکانی نیسان تا حوزێران لە هەندێک ناوچە دروێنەکردن دەست پێ دەکا. بە پێی ئامارەکانی وەزارەتی کشتوکاڵی عێراق لە ئێستادا 373 هزار تۆن گەنم لە کۆگاکانی وەزارەتی بازرگانیە.